وەکو شوفێرانی باڵهەرگر بۆ گواستنەوە شیش کرێن ماوەیەکە بڕیارێک دەرچووە کە ئەو جۆرە بارکردنی ئەو جۆرە بارانە قەدەغەیە وەکو ئەمەش ئاگدارین نزیکەی 50 ساڵە ئەو کارە هەیە لە هەموو عێراق ئێستا ئەو قانونیان دەرکردیە بەڵام هیچ بەدیرێکی نییە جگە لەو شوفێرانە ینی جگە لەو گواستنەوەی ئەو شیشە بەو شێوازەی ئەزەمە هەموو ڕێگایەکمە گرتە بەر ئێستا لە بەردەم محافەزەینە نوێنەرمان چوویتە ژۆرێ ئەو مانگونیوەکە جوابەکی بە تەواویتیمەیان نەدایتەوە کە ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت یاخو ڕاگرێت چەند سایقشمان غرامە کراوە ئەنی ئێستا ئەمە ناتوانین ئیش بکەین نزیکەی 500 عایلێک لەسەر ئەو کارەیە ڕۆژانە بان لەسەر ئەو ئیشەیە هەڵوێستیتکەمانەوەی بەڕاستی ئێستا مانگونیوەکە بە دوواداچوون دەخێن ینی پێ بە پێ ئەنجومەنەکان بۆ ناوچە و محافەزە بەڕێوەبەراتی هاوچۆی هەولێرێ بەس بۆ زانیارێت ئێستا ئەو بەڕێزێ ئەو قراری دەرکردیا هەما خانی خۆی بۆ سیارانە شیشی بۆ چووە مروری ئێستای هەولێرێ تازە بە خۆم شیشم لۆ بردیە بەو سیارەیە مروری کۆن ئەنجومەنی وەزیران عەفتەک بێژ ئێستا پەرلەمان هەر بە خۆم بۆ شێوازە شیشم لۆ بردی ئێمە وەکو شوفێرانی بارهەڵگر لە ناو داخلی هەولێرێ ئەوی شەی دەکەن نزیکی 56 ساڵ لەبێتن ئەویشە بەردەوامی هەیە یعنی هەر ئەوە نییە مە شتێک بیداهێنانمان کردی تازە لە نوێتی ئەویشەمان داهێنابی دروستمان کردی ئەویشە لە تەمەنی لە حکوومەتەکەی مەش گەورەترە یعنی ئەگەر حکوومەتیمە تەمەنی 20 ساڵ بێ ئەویشە تەمەنی 6 ساڵە هەر کەسێک بە میزاجی خۆی هەر دەسیتن بەیان لەخەوە دەسیتن قرارێک دەردەکاتن یعنی ئیشەکە بەڕەبتی بە هەموو خەڵکی شارەیە ئەمە نزیکی 70 سایق دەبین ئێستا گر بووینەوە لە پێش محافەزەی هەولێرە دەمانەوێت نێزیکی مانگونیوەکە بەو بئیشەی وینە هەر ڕۆژێ سارێکمان غرامە دەکرێت هەر ڕۆژێ سارێکمان عیدز دەکرێت دەستیمان پێ دەکەن لەگەر بێ یاسایی نینە یاسا لەسەر سەر چاو خۆمان دادنێن دەکرێت مەسەرەن بەدیلمان لەو ببینەوە یعنی تەنزیم میکەن ئیشەکە ڕێک بخرێ وەکو خۆی بەڵام ناکرێت و بەڕاهایی ممنوعی بکەی بە ممنوعکردنی ئیشەکە ژیان ڕادەوەسی لە هەولێرێ بەدیلی نییە یعنی ئەوان بەدیلەکیان نییە دەتوانن تەنزیمی کە مەسەن پێمان برێن ئەوەندە بەندەرێت لەبەر وەزنی سیارەکان زیاتر بارمەکان یان ئەوەندە نێتە دەرێ ئەوە تەنزیم دەکرێت بەزە تو برێ بە ڕەهایی مەمنوع هەر سیارە دێ لە 120 بە دوو سیارەی مەدەکەوی بە سیارەی غێر حکومی بە سیارەی ئاهلی بە دوو دەکەویتن یعنی جلوبەرجی پۆلیسی مروری لەبەر نییە جلوبەرجی ڕقەمی سیارەکەی ڕقەمی حکوومەتی نییە بە مەدەنی دێدەگەڕێ سیارەی غرامە دەکاتن و ینی ناکرێت تا سەر ئەمە تەعاملمان نییە ئەو ڕۆکە دوا ڕۆژە مۆرەتیان پێ دەدەین ئەگەنە هەڵوێستیکەمان دەبێت بە شێوازێکی دیکە بەڕاستی خۆپشان دەکەین.